بە حەسرەت و عاشقەوە دەیڵێتەوە. لەبیرتانە کاتی خۆی ئەم ڤیدیۆی لە سۆشیال میدیا کاردانەوەیکی زۆری لێکەوتەوە، چ بەڕەخنە و چ بە وەسفی دەنگی ئارارات خۆی، کەچی لە باکستێجی 964 وتی جورئەت نەیگرتم بەرامبەر تاتڵی ساز گۆرانی بڵێم. هیچ کەسێک ناتانیت گۆرانی ئیبراهیم تاتڵی ساز وەک ئیبراهیم تاتڵی ساز بڵێتەوە لە تۆنی ئەو هیچ کەسێک مەگەر ئیلە ئافرەت، چونکە تۆنی ئافرەت فەرقی هەیە لەگەڵ پیاودا. ئەوانەی کە گۆرانی ئیبراهیم تاتڵی ساسیش دەڵێنەوە بۆ خۆیان دەزانن کە کەم و کوڕیەکان چەندە بێشک و گومان، چونکە دووجار دەستی ڕاوەشاند. موزیسیان چەندور زۆربەی خەڵک دەیناسیت، کەمانچە ژەنە، دووجار بانگی سەر ستێجی کردم نەچوم، جورئەتم نەیگرت بەرامبەر ئەو هونەرمەندە گەورەیە، ئەو ئینسانە گەورەیە، ئەو ئیمپراتۆرە گەورەیە گۆرانی بڵێم.